بەسم دەکەوت ئاوا هەتا ئاڵتوونێکە بۆ کڕێت دە دوکان بگەڕێ و چەند شار کەرکووکیش چوون و هەولێر و دوهۆک و نازانام بەسە لەبجە نەچوون ئەوی زیێڕەنگەری لەوانەیە زۆری لێ نەبێ باشە ئەمە فکری شتێکی لا دروست نەبوو بڵێ ئەم پیاوەی مسبنی چۆن لەگەڵ یاژیم تا حفلەیە قاعەیە آخر قاعەی شەکرا خواردنەوە چی تێچێ شەش حەو قاعەت چووە تا کەمترین پارە بات و یاخود ئەمەی بەدڵ نەبوو ئەوەی بەدڵ نەبووە باشە ئەو قاعەیەکی بەدڵ نەبێ ئەی تۆ بڵێ من ئینسانم شەو ڕۆژ لەگەڵ یاژم چۆن جسمی منی بەدڵ شکلی منی بەدڵە ئەی ئەوە دەرچووە ئەی بۆ بەخسی دایکن نەکرد فتەی دەستگیرانی بۆ نەوەستای پەلەو کرد شارەزای بوویتایە بۆ خۆ دووشەم بەڵایە کرد تازە کێشەکە ئەوە کۆن بوو کاک دکتۆریان دایکم باسیەکە ئێستا ئەتوانێت ئێستا ڕێگە چارەسەرێکم بۆ بدۆزێتەوە بۆم کێشەی من چونکە من چی بکەم دوای ئەوە کە هاوسەرەکەم هەرڵێ ئەو بکە ئەو تۆل و توالێ بکەوەکە من مەجبورم بە قسەیکەم چونکە من هاوسەری خۆم خۆشێ مناڵێکمان هەیە من لەگەڵ ئەو پیاوەیە یعنی من چی بکەم ئەی نابێت خۆش بێ ئەی نابێت توی خۆش بێ ئەو بەمەرجەوە توی خۆشەوێ یعنی ئێستا هیچ عیبێکن نییە 5 جار خۆ قسۆتە ژێر چەقۆوە ئەم هەموو پارە بە مانسەرف کردووە پیاوەکەەوە ڕازی نییە کێ ئەڵێ ئەو وەسواسی لەگەڵ یەمێنی چێ ئەبێ ڕۆژێ لەگەڵ پیاوەکە تا دابنیشن خاتون جانبیە نایەت دانیشە لەگەڵمانە ڕێگە چارە سا تۆ بەسای تۆ ڕێگە چارە بەس عملیاتی شەشەم بکەی باشە گرنتی زەمان هەیە دوای شەشەم داوای حوتەم نەکا ئەو من دڵنیام کە هیچ ناخۆشیێک ڕوونادات یعنی دڵنیام کە ڕوخسارم باشە بێنێتوانێت لاڵێ جوانتریش نەزانی مێردەکەم پێ مەڵێ عفو یارمەتیم بە بۆ ئەگەریەکێ بزانێ نەشتەرگەریە کاتوشی شتێکە بێیکە هەموو کەس دڵنیا بە وتێتی من نەشتەرگەریەکەکەم و ئاسانە من باسی باوش ئەو کوڕی ئەو گۆرانی بێژاکەم خۆعافیکە ئێ خۆشتەکە هەر مەعیدە و گەدە بچووکردنەوە شتێکی ئەوە قودزنی هەر زۆر ئاسانە بەڵام تووشی نەزیک بۆ تۆ چوزانی تووشی چێ مزعفاتی هەموو شتێ بابەجان تۆم هەموو دەرزیەکان بە ڕوومەت تا و بە لێو تا و بە برۆ تا و بە نازام چیە ئەم هەموو شتێکیەکان هەمووی مادەی خارجیە کێڵە جسمی دو حساسەتی بە هیچیان نییە دوای 5 جارێک کرد بەس نییە 5 جار ئەی ئێستا ناو ناتۆڕیان لە منە دۆزنەوە گاڵتەم پێەکەن لەگەڵ دوشەکانمە هاوسەرەکەم خۆیڵێ بە تەجمیلی شەشەم کەیتەوانێ یعنی منش هاتوون بۆ لای دایک و باوکم یارمەتێکم بن وڵی دایک و پارەم بۆ نایەن دکتۆرجان ڕێگا چارە هەر ئەوەیە بڵێ من هیچ عیب نییە و بە قسەیان مەکە ئەخر تو هەرچیەک یعنی ئەم پیاوە داوایکە بە قسەی بکەی دکتۆر یعنی ئەمە هەر لە مناڵیەوە دیارە ئەم مناڵە یعنی دایک و باوکێڵێت هەر لە مناڵیەوە ئەوەنە بەناز بە خێیان کردو هەرچیەکیان هەرچیەکی ویستووە هەر بۆیان کردووە ئێستا کە هاتۆتە لای ژنەکەشی ئەم داواکاریانەیە هەیە ئەبێ هەرچیەکی ویست کە لەو تەلەڤیزیۆنەیە هونەرمەندێکی تورکی بینی کە ئەکتەرێکی تورکی بینین جوان بەبێ ژنەکەی ئەمیش جوان بێ ئەبێ عینەن ئەو بێ ئەبێ بۆشی بکرێت یعنی بەڕاستی یعنی ئێمە بێزار بووین لەو وەزعە یعنی نابێ بە قسەی بکەی بڵێ تەواوی تر لە سەقسەی جەنابێ هاتون جانەگەری کێ لەم جۆرانە بێ خۆی ساباسی نازداری و کرد ئەوانەی کە سێتیان لاوازەوانی بڕوایان بخۆیان نیە ئەوانەی کە دایک و باوک هەموو شتێکیان بۆ جێبەجێکردون ئێستا دایک و باوکی وەختی خۆی چیدا مناڵی نازات چیە هەرچێ بە دایک و باوکیڵێ ئەوەی شەشەکەمی بۆ جێبەجێکرد ئێسامی کرۆ بە دایکی دووەمی ئەبێ چیان بۆ کردو ئەمیش بۆی جێبەجێ بکە دوای ئەوەم کابرایە تۆ ڕۆژێدانە نشی لەگەڵیە چراخان بڵێ باشە جوانی ئینسان بەس لە ڕوخساریایەتی بەس لە ڕوخسارە بۆ کەم کەسێ دوو لە ڕووی ئەم میوانانە و دوو لە ڕووی بینەران و بیسەران تا بڵێ جوانە تا بڵێ مواسەفاتی تایە بەڵام کەسێکە قسەیەکی لەگەڵاکە بۆ گەنە دوو لە تۆ لەش فرۆشە بێویژدانە گەندەڵ یعنی جوانی ئینسان بە ڕفتاریەوەتی جوانی ئینسان بە ئەخلاقیەوەتی بۆ ئەم کابرایە هەموو جوانی کۆ کردووەتەوە لە شکلی تۆیە بۆ وازل لێ ناهێنێ ڕاستەکە من لە 100% وەکو دایکتم هەمان ڕەم هەیە نابێت تۆ بکەویتە ژێر کۆنتترۆلی مێردەکەتەوە نابێت تۆ بووی بە عەبدی ئەو خوشکی من تۆ هاوسەرنی هاوسەر هاوایە یعنی ڕابۆچوون ئەبێ گوێ لە بەرامبەرەکەشە بگرێ ئەبێ گوێ لە تۆ بگرێ خوا دوو گوێ یاوەتێ بەڵام ئەم هەرچیەتە ناو مێشکێوانێ ئەوێ بەسەر تۆ ئافەرچیکە ژیانی خۆت یعنی خوا نەخواستە ئەگەر لەیەکێ لە عەمەلیە نەشتەرگەریەکانە تووشی بەڵایەک ببی ئەو کاتە بە مشەوهی و یاخود بە شێواوی تەلاقت دەیە ئەو نێرێتەوە وەلا ئێستا هیچ نییە هیچ عیبێکن نییە ئێستا لەبەرەوەی تۆ خۆت ناتەوێت جینا ئێستا ئەو کامێرا ببینە و خەڵکە ببینە واللهی هەمووی هجوومەکەنە سەر ئەڵێ ئەم کشە چ عیبێکییە ئەوەی کە جاران یانگوی بخەرە سەر چاوی کوێت چاگە بێتەوە بەڕێزانیەوە شکلەکەیتان بینی هیچ عیبێکییە عیبە نییە کچی من تۆ بۆ کەوتوتە ژێر کۆنتترۆلی ئەم پیاوە وەسواسەوە ژیان وا ناڕوە ئەگەرم کابرایە هەر تۆی بەمەوابێ واللهی لی جابی تۆشیتەوە لای دایک و باوکێ مرتاحبی نەفسیەن و تو خۆ تووشی بەڵایەک نەکەیت
بە بڕوای من ئیسراحەتترە هەرچەندمە قەت لەگە تەلاق و لێکجیابوونەوەنی بەزەمە کارە ساتە من دڵنیام قسەی لەگەڵا بکە خۆشکە بە ڕێزەکەم قسەی لەگەڵا بکە بیە نەدانیشین شتەکانی بۆ ڕوونەکەینەوە ئەو زەمانەیە گرنگتیەیە سێ چوار پیاو لە کەس و کاری ئەهێنێ وەکو شایت بڵێ ئێمە شایەتی ئەیەن ئەم ئافرەتە ئەمە ئاخر عملیاتە بیکات ئێمە ڕازین جارێکی تر دای حوتەمی لێنەکە دڵنیام نایەت دڵنیام ئەگەر پێشیشان بڵێ بڵێ باشە ڕازین بۆ ئەوەی عملیات شەشەم هەر شتێکی لێ دۆزێتەوە هەر شتێکی لێ دۆزێتەوە ئێدەمو چاوینسان آخر کونە لوچکی عیبی چی هێکسی من هەناسەی لێین و وەڵی زۆر زیاتیادێ نەبچووکە نەگەورەیە نازم چێ لێ و چایبی هەیە تۆ بیان و لێ دۆزێتەوانێ ئەم ناونات و دوای چۆنە بێ دشەقی چێ بەسەریەوە تۆ بۆ خۆ دەژی بۆ مێردەکە دەژیە دشەقی چیە ناوناتۆرە لێ دۆزێتەوە هەموو دشە تەداخولکە و دایک و باوکی تەداخولکە وەڵی ئەوکەن بە پەنگ لە دەم و چاوە ئاڵێم هەموو شێوێنن ئەوە دکتۆرەکەشە خۆش وابزان قسە لەگەڵا کردووە پەیوەندیم پێوە کردوتی من بە هیچە هەگەر هەموو دنیام بۆ بکە بە دۆلار و بیهێنێ من عملیاتی بۆ ناکەم هێبچی بۆ لای هەر کەسێکی تریش پرسیارە لێەکە دوایەوە سەیرە دەکڵێت تۆ دەم و چاو چایبێکی هەیە بۆ خۆ دوالەیەکەی بۆ خۆ دەشێوێنی تۆ بێ بڕۆ بە خۆتە بێ باوکە جان چراخان ئەبێ کەسێتی خۆتە بێ ئەبێ بیرکەیت و لەگەڵ خۆتا دانیشی بڵێ من ئینسانێکم من خۆم عەبدیم پیاوە نیم